ئەم کاتەتان بەش جەژنتان موبارەک بێ. بەخێرێ کاکە. بەخێرێ ئەو کەسەی کە ماڵی مەت پێ نەدەزانین ماسی ڕێی ماڵی مەی پیشاندای. تەنەبازی تۆ کامیانی؟ نامناسیەوە قالەمە قالە گچکەکە. دەکەواتە ئەمە فەتاح بوو. ئەمە کا فەتەحمانەیە ناقشت ناگرم سارێک جار ناوی. تەنەبازی دایکم کووە؟ لە مەتبەخەیە. لە مەتبەخ چیەکە؟ ماسیە ماسی. تەنەبازی زۆر مەکە. ئەحمەوگیان بەخێر بێنەوە چی خۆتان کردو بە میوان بۆ نادانیش یاخوا قەوم بیەوەی من ڕۆڵە سۆری گوڵەکەم یاخوا بەخێر من دەی وەرە دانیشە پاشن پێشکەوێت پێشکەوە ژنەکە فەرم و مافی ژنان لەسەر تەپڵی سەرمە. کاکە بین و خەوای بۆ ئەخیری تەمەنەی ژنانیش دەرسووی. ئەزانی بۆ ئەخیری تەمەنی جەنابیش زۆر وحشی دەرچویت لەم ناوەنەوەزن یاڵە چەی هەردی بشێنی. مسەیتریشم. یاخوا بەخێر بێن وەرە کوڕم وەرە دانیشە ئەحمەوگیان بەخێر بێن زۆر چاوەڕم کردن ڕۆڵە بۆ دیانی نەبۆچی وام لێکان وەڵڵاهی دایکیان جەژنەکە مبارەک بێت. ببوورە دایەتجان دۆنێ نەهاتین بە خودای دایکم زۆر نەخۆش بوو دەنا بەدڵ و بەجیان بیرم دەکردی بەڵام دەبوو بچم نەچوو بام نەدەبوو. ئیشەڵڵا باشە بێت. لەو شینە دوێ. چی بوو؟ هیچ پێت دەڵم بە بچینەوە دیسان دایکت دیزمان بۆ بلبل ئەلەم ڕۆڵە دوێنێ بۆچی نەهاتن قەیسێکی خۆشم لێ نابوو حەستان لێ کرد بچم شیرینیشتان بۆ بێنم. دا ئەوە نێت تۆ ماسی بۆ کردوین ئەڵم دایە خۆ ماسیەکە و دەستکاری نەکرد. ئێرە ڕۆڵە بەدێەوە چۆنەی خۆ ئەوە دایکە. سلام علیکم. علیکم السلام محمود گیان. دەسێ ماچەکەم دایکە گیان جەژنی شێ پیرۆز بێ هەموو ساڵە لە خۆشیاوی. جاژنی تۆش پیرۆز بێەوە ڕۆڵە بۆ سەمیعە نەهێناوە. وەڵا دایکە گیان منیش گلەی بێ هەیە. چیە ڕۆڵە؟ بۆچی ماسی و کردووە؟ نازانی ماسیم بۆ هێناوی؟ تۆش هێناوتە؟ ئەی چۆن؟ ماسی وەرە. ڕۆڵە ساڵح بی. سلام علیکم. وعلیکم السلام سەمیعە گیان یاخوا بەخێر بێی. پیف لەم ماسیە. ئێمە دۆلفینمان پێ بێزمان نایە باسیکەین. ئەڵی قسام بکەی. من پیاوەتیم کرد. یاخوا بەخێر بێ سەمیعە گیان. چۆنی مامۆژە؟ چاکی بۆ ساقم. بێڵی بارێش پیرۆز بێت. ئەرە دەبەسە دایکە توێخێکی لێ بۆ دەبەسە. ئەی کە پێم خۆشە بووک و خەس و ئاوا بن ئەوە هەمووی شەهامەتی منە من. شەهامەتی منە ئەزمەی پیاوەت. ژنانی. ئەرە دەوەرە لامەوە وابوورام و دەوەرە تەنیشتم. ئازوو بیرت کردم بە ساقە. کچێ بێت و ئیدارە ناکەم دەوەرە لامەوە دڵەکەم. ئەخوا عیبە پیا و ژنانی بێت. دایکە ئەوە ڕەفیقێکمێ ئەمەمە بە شانوباڵی ژنەکەی هەڵەیە ئەڵە ژنەکەم لە دۆلفینە چێ بەو خوا حوتیژە. شەڕی ئەشکرا دەست پێ بکە دەی هجووم کە دەی. هجوومی چی بکەم من میسیم ڕۆناڵدۆم وەزیستە حەلم لای ڕاوەستە. دایکە برادەرێکم هەیە لە ژنەکەم لە ماسیە چێ بە شەرەفم لە گەسی دوای سەعات پێنجەکەم بەس شیشەکەی پێوەمێنە. خوا عیب ناکەن ئێوەڵی مناڵێنەوە عیب ناکەن ئێوە شتان ناکەن. دایکە گیان بەعزێ هەیە تەعلیقمان لێیە ئێمە مستەقەفین ئێستا فێر بووین تیکتۆکەکەن تیکتۆک. تۆ دەڕابەی دەمە داخە جارێ ناوەکەی فێر بە ئەوەی پێ ناوتێکی تۆت ئەو پێوترێ شیفۆن. شیفۆن نانا حەیان مەبە و قوماشە کیتۆ. ئەوەی ئەوەتی. ئەرە دە بەسەر ڕۆڵە باوکتان بە سوێیەوە سەری ناوەتانێ منیش بکوژن. گورە بە قوربانی سوێ بم دایکە گیانگاڵتە بە منەکە بەخواڵێ مریشکی سوورە. ئەی دەرد تو جارێ هەر سەقافەتی جل لە بەرکردنە نییە لە ڕوێ بەو کراسەوێ دەرەوە ئەڵێ قاعدەی شەترەنجی کە خۆشە. بەسە جەژنە جەژن. ئەرە دایکی ئەو هەتیوە سەری لە منیش تێکگا بەخوا ئەڵێم ماسیەکەمان بە خەڵوز بۆ برژێنی. نانە بە تەڕەماژەی برژێنە خەڵوزێکی بابە لە ڕۆنا سووریە کاتەوە. نەخێرە بێ هەر بە خەڵوز بێ. وەرە بڕۆ لە ڕۆنا سووریە کاتەوە. بۆ بە قسەی تۆ نابێ. ڕۆن یعنی ڕۆن. نەخێر خەڵوز یعنی خەڵوز. ئەرە دە بەسە جەژنە ئاقالە و نقلە بێنە. ڕۆڵە عیبە جەژنە گەردن ئازای لێکتری بکەن ئەمە ئاواتن بۆ لای دایکتان دڵخۆشیکەن. ئەکسەلە من لەکی باشە نقڵ ئاواجیێڕێ نەکبەت. کوڕەچنیە پیاوەکە دەست خۆش بێ. ئەمرە نەبێ خەڵک بۆ برا گەورەی جارە لە پێشایە بۆ برا بچووک. چاو بە شەرف مەڵی یەک ساڵە نقڵیان نەخواردووە ئامانە تێگاکە. من ساڵێکە نقڵم نەخواردووە وەڵای ئێستا دانیشم بەڕەحەتی 1 کیلۆ نقڵ بۆ خۆم شیلە لە لوتم نێتە دەرەوە واز نایەنم.
عمل النمينة من نقول لك وادوا عمل النمينة دارزي ناجسن هو معلوماتي شيء ما سيكا بيبا رونسو كده تو والله هي بيبقى خلوص ببرجع رون يعني رون خلوص يعني خلوص ولا قد جيتها لقطوما احترامي خو بقرا ها احترامي خوم قلتوا بيبقى خلوص يجبت يا قيشتي ولا منك لك شيش لمن على من عيبة براجولتك عيبة تشتت بلا وستك عاكم وجرجنانك رو أما باي بوكس بمسري كرو براجولتك سريع تقريبا شكوش كيك شكرا شكرا شكرا